سڵاوتان لێبێت قوتەیڤارتان پێشکەش دەکەم. دادگای باڵای فدراڵی عراق لە وەڵامی داوایەکی سەرۆک کۆماردا سەبارەت بە لەکدانەوەی مادەی 56ی دەستور نووسیوێتی. لە ڕۆژی دەنگدانی گشتیەوە دەسەڵاتەکانی ئەنجومەنی وەزیران لە دەسەڵاتی تەواوەتیەوە دەبن بە دەسەڵاتی سنووردار و کاربڕەکان. بە گوێرەی نووسراوی دادگاکە ویلایەتی پەرلەمانیش کۆتایی دێت و دەسەڵاتی دانانی یاسا و چاودێریکردنی ئەدای دەسەڵاتی جێبەجێکردن تەواو دەبێت. بەڵام سەرۆک کۆمار بەردەوام دەبێت لە کارەکەی تاوەکو دوای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی نوێ و گرێدانی کۆبوونەوەکەی. بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرەی کوردستان ڕایگەیاند ئەو هەوڵاتیانەی دوێنێ ناویان لە تیرروپشک دەرچووە پێویستە بڕەپارەی دیاریکرا و ئامادە بکەن کە 7 ملیۆن و 100 هەزار دینارە. بەڕێوەبەرایەتیەکە ئاماژە بۆ ئەوش دەکات پێویستە پاسپۆرت و هەریەک لە کۆپی ڕەنگە و ڕەنگی پاسپۆرت و کارتی نیشتیمانی و کارتی زانیاری لە یەک لاپەڕەدا ئامادە بکەن. دەژڵێت ڕۆژی 27 ئەم مانگە دواوادەیە بۆ وەرگرتنی مامەڵە و وەرگرتنی تێچووی حەجکردن. دادگای تاوانەکانی بەنگلادش بڕیاری لە سەدارەدانی بۆ شێخ حەسینە سەرۆکوەزیرانی پێشووی ئەو وڵاتە دەرکرد. داواکاری گشتی بەنگلادش ڕایگەیاند حەسینە شایانی 1400 سزای لە سێدارەدانە چونکە تاوانی کوشتنی 1400 کەسی خراوەتە پاڵ. شێخ حەسینە تەمەنی 77 ساڵە لە ساڵی 2009 بۆ ماوەی 15 ساڵ و 6 جاری یەک لە دوای یەک وەک سەرۆکوەزیرانی بەنگلادش دەست بەکار بووە. ڕۆژی 5 ئابی ساڵی ڕابردوو شێخ حەسینە بەهۆی گرژی خۆپیشاندانەکانەوە کە داوای چاکسازی و هەلی کاریان دەکرد دەستی لە کارکێشایەوە و بە فڕۆکەیەکی سەربازی بەرەو هیندستان هات.